ئێستا دەمانەوێت دەقەیەک بۆ گیانی پارکی شەهیدان وەکو ڕێزێک هەستینە پێ و دەقەیەک ڕابوەستی. ئێمە وەکو ژنانی بناری کەندیل کە ئەم شۆ کۆبوونەوەی دەکەین سیمینارێک پێی دەهێنین لەسەر 8 مارس و کە تیایدا باز لەوە دەکەین باز لە گرنگی واتای 8 مارس دەکەین و ئێمە لەو کۆبوونەوەیدا باز لەوە دەکەین کە تا چەند ژن بتوانن خۆیان پێشەنگ بکەن تا چەند بتوانن لەسەر چ ئەساس و لەسەر چ بنەمایەک بتوانن ڕێگای خۆیان ڕۆشن بکەنەوە و بتوانن پێشەنگ بن بەتایبەت ژنانی بناری کەندیل کە بنە پێشەنگ بۆ هەموو ژنانی جیهان. و ئێستا لێرەدا ڕنای خان کە دیارە درێژە بە سیمینارەکەدا و باز لەوە دەکات و ئێستا با بفەرمێت بۆ باسکردن. هەشتی ئازار بگومان ڕۆژێکی سمبۆلیکە و لەو ڕۆژەشدا کە 129 ژن لە کارخانەیەکی نەسازیدا کە لە ئەمریکا بوو بۆی کە مافی خۆیان دەستەبەرکەن بۆی کە بڵێن ئەرێ ئەمە شوێنی حەقی مەژووک و پیاوە لەو شوێنەیدا هاتە سوتاندن 129 ژن. بۆیە ئەو ڕۆژە وەکو ڕۆژی هەشتی ئازار دیار کراوە. هەمان ڕۆژیش ڕۆژی مافی ژن یانی وەسوەگەر کرا. بێگومان سەرۆکاتیش ساڵی 1998 ڕۆژی هەشتی ئازار وەکو ڕۆژی ژنی دیاری کرد و 5 ئیلکا یا 5 ئەرک 5 پێوان بۆ ئێمە ژنی دیاری کرد. نەیکوت ئەمن وەک پارچە قوماشەک نا ئەشتێک کە بە پارە بێت تێکڕین نا بەڵکو وڵاتێک کە ناوی کوردستانە پێشکەشی هەموو ژنانی کوردستانی دەکات. یعنی شتێکی کە بەڕاستی دەڕووی معنەویەوە ئەوەندە گەورەیە کە ئێمە بتوانین پێناسەیەکەوە ناوەڕۆکی هەڵسەنگێنی شتێکی زۆر گەورەیە. هەشتی ئازار کە لەو ڕۆژەی وەکو ڕۆژێکی سەمبۆلیک کاتە دیارکردن بەڵام ئەساس هەر ڕۆژی ژنە. نیشتمان پەروەری ئەوەی لە فکرێکی ئازادەوە دێ لە تێکۆشانەوە دێ لە بەرخۆدانەوە دێ لە ڕێخستنەوە دێ هەموو ئەو شتانە زنجیرەیەکن بۆ ژن. ئینسان ئەگەن ینی ڕێخستن بێ ژنێکی ئازاد بێ فکرێوی ئازاد بێ بەرخۆدانی بکات تێکۆشان بکە لە واتای ئەوانە تێبگا ئەو کاتی دەبێتە ژنێکی کامەڵ. بەڵام ئێستا هەمومان ناتوانین ئەوەی بدەین چونکە تا ئاستێک ئەمە توانیمانە بەڵام ئەوڕۆ مەسەلەن دەبینین لە هێندە شوێناندا ژن بەو شێوەی خۆی نەداوەتە پێش. هەموو شتەکانی ژیانی خۆی بەرامبەر هەم نوعی خۆی ژنە بێباوەڕیە. یعنی وە کۆشتێکی ئەمە هەموو قسمەت دەبینین دەڵێن ئاخ وەڵا قسمەتە یا چارە نووسە بچێت خوا قسمەتی خوایە بەڵام وانییە. هێندێک شتی ئینسان هەوڵی بۆ دەدا لەو چارە نووسەی دەرباز دەبێت تێدەپەڕێنی چونکە چێ دەگاتە حەقیقەتێکی دەگاتە ڕێبازێکی دەگاتە هەوڵدانێکی دەگاتە تێکۆشانێکی ئەو کات دەگاتە ڕێخستنێکی دەگاتە هەدەفێکی. هەر ئینسانێک کە دەژیانی خۆشیدا هەدەف و ئامانجی هەبوو بێگومان هیچ کات لە تێکۆشان ڕاناوەستی. بۆ تێکۆشان نمونە شەیی سەکینە جانسسەیە. ئەو ڕۆژ باسم کرد من نمونەمدا کە دەڵێ ژیانی من هەردەم تێکۆشان بووە. شەیی سەکینە جانسس ژنێکی عەلەوی بوو. ئەما بۆ ئەوی کە بۆ گەل و نیشتیمانی خۆی بۆ گەلی خۆی هەتا دوایی لە هەدەف و ئامانجی خۆدا تێکۆشانی کرد کە ئەوڕۆ بۆتە مانیفێستێکی زانست بۆتە ئەستێرەیەکی درەوشاوە لە ئاسمان کە ئەوڕۆ لە تەواوی جیهان ئەو کتێبەکانی دەخوێندرێنەوە. ئەوڕۆ بۆتە پێشەنگ بۆ هەموو ژنانی جیهان. بەڵام ئاسندا هەر ئینسانێک کە بێ هوێ زانایە یعنی مەخۆن خستوتە ئەو قالبەی کە ئەمە ئەوا دەرچین. ئەو دەوڵەت ئەو نەتەوە ئەو شتانە هەموو ئینسان دروستی کردووە. ئەوڕۆ ئەمە مەسەڵەن خزمەتی دژمن دەکەین دژمنیش یان زۆر شتی کوردستان هەیە بە تاوان دەچی بۆ تورکیا و بۆ ناتۆ بۆ هێندێک وڵاتانی ئەوروپا دەیکەنە چەک ئەوڕۆ بەسەر وڵاتی کوردستانیدا دەبانێنن. یعنی ئەوە چییە؟ بەڵام ئەوڕۆ مەسەلەن نمونەیەکی وەکو ژینی ئامینی دەرکەوت کچێکی گەنج کە بۆ یەک شۆڕشی دروست کرد لە ڕۆژهەڵاتی کوردستان. چەندە ئینسان هێز دەگری لەو ژنانە. بۆچی؟ یعنی بچی خاوەندارەتی لە هەستی خۆی کرد لە وەجودی خۆی کرد لە وڵاتی خۆی کرد. بۆیە ئەمە پێویستە ئەرکی خۆمان باشتر بەڕێوە ببەین. یعنی ئەمە هەین
بەڵام بەڕێوەبردنێمە ینی بۆ ژنانی بناری قەندیل ئەمە زۆر جار ڕێپێوان دەکەین چالاکی دەکەین هێندە شتان دەکەین ئەمە تێر ناکەن ئەمە زۆر زۆر پێی خۆشین کەمە دەژم خەڵبوونەوە